بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلیس سوارەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 138 ئەوەی ڕاستی بی تەنیا ئەمن لێرە ڕەنگە تەنیا بخوێنمەوە ئەو نووسینانە دەربارەی ڕاستەهێڵەکان دەخینمەوە لێرە ئەندازە لە هەموو شوێنێک ئەم زاراوە ئەندازەیانە و چەمکانە بەکاردەهێنرێ بۆ باسکردنیان وەسفکردنی ئەو جیهانەی لە دەورمانە. پێناسەکان بخوێنەوە پاشان سەیری وێنەکە بکە و هەوڵ بدە ژمارەی پارچە ڕاستەهێڵەکان بدۆزیتەوە. لێرە لە لای دەستی ڕاست زاراوە و پێناسە خاڵ چییە؟ خاڵ واتە یەک ئەوها شوێنێکی دیاریکراوە دیار دەکات لە جێگایەک. هەمیشە لەسەر هێڵێک خاڵێک هەیە، بە هەزاران خاڵ هەیە، بە ملیۆنان بێگومان. یەکێک لەو خاڵانە بۆ وێنە دەستنیشان دەکرێ و ناوی خاڵەکەش بە پیتەک ناو دەنرێ. ڕاستەهێڵ هێڵێکی ڕاستە پێک دێ لە خاڵ بە ملیۆنان خاڵ، ئەوە ڕاستەهێڵە. لە هەردوو ئاراستە درێژ دەکرێتەوە، واتە هەم بۆ وێنە ئەولایە بۆ لای ڕاست و هەم بۆ لای چەپ، یان بۆ سەرێ و بۆ خوارێ. هێڵ ئەوهایە دەتوانین ئەوەش هێڵی ڕاستە. لێرەش بۆ وێنە ئەوە هێڵەکی ڕاستەهێڵە، دەتوانین درێژی کەینەوە لە هەردوو جەمسەرەکە یان لە هەردوو سەرەکەی لۆ ئەولا و لۆ ئەولای. پاشان هێڵەکە ناو دەندرێ بە دوو پیتی بۆ وێنە کم. ڕاستەهێڵی کم دوو تیر هەیە لە هەردوو لای. ئەوجا ڕاستەهێڵی لێرە پاشان هێمایەکەی کو دەینووسین. ئەگەر ئەوها دوو تیرمان دیت یەک بە پێچەوانە یەک، ئەوە دەزانین ئەو ڕاستەهێڵە بە دوو ئاراستە درێژ دەکرێتەوە. بچمە لای ڕاستەهێڵ نەخاڵی سەرەتای هەیە نەخاڵی کۆتایی، واتە خاڵەکان هەمیشە لە ناوەوەی ڕاستەهێڵەکەنە، نەک لە کۆتایی و لە سەرەتا. پارچە ڕاستەهێڵ بەشەکە لە ڕاستەهێڵ ئەو کات خاڵی سەرەتای هەیە و خاڵی کۆتاییشی هەیە، وەکو دەبینین لێرە خاڵک لە سەرەتا و خاڵک لە کۆتایی. پارچە ڕاستەهێڵی کل هیچ تیری نییە، واتە ئەوها نییە، ئاراستەی نییە، هەروە هێڵک دەنووسرێ. بێمە لای تیشک چییە؟ تیشک بەشێکە لە ڕاستەهێڵ، ئەویش تەنها خاڵی سەرەتای هەیە یان خاڵی دەستپێکی هەیە، خاڵی کۆتایی نییە، وەکو ئێرە. تیشتی کل ئەگە تەمەشاکەین هێمایەکەی تەنیا یەک تیر هەیە، ئەو تیرەی ئێرە نییە. باشە، ئەوە تەواو بووین لێرە. ئەم پێناسە بخوێنەوە، هەوڵ بدە لە وێنەکە هێڵاتەری بەکان و هێڵە یەکتر بڕەکان ببینیەوە. دوو ڕاستەهێڵی یەکتر بڕ، ئەو ڕاستەهێڵەش یەکتر دەبڕن. لە کامە خاڵ؟ لە خاڵی ه لێرە یەکتر دەبڕن، ئەو خاڵی ه. کو دەخینینەوە ڕاستەهێڵی ب ڕاستەهێڵی ج د یەکتر دەبڕن لە خاڵی ه. کوش نووسین ئەوها هێمایەکە ڕاستەهێڵن. ئەوجە نازانم ئایا ئەوها فاریزەک یان وێرگوڵک لە مابەینیان دروست دەکەین یان ئەوها بە نازام کووە هێمایەکە یەکتر دەبڕن لە خاڵی ه. ئەوە ڕاستەهێڵی یەکتر بڕ. ڕاستەهێڵی تەریب یەکتر نابڕن، گەر تەمەشاکەی ئاوا هیچ کات ئەوانە هەر چەندە دوور و درێژیان بکەینەوە هیچ کات یەکتر نابڕن. ڕاستەهێڵی ب تەریبە بە ڕاستەهێڵی کل
هێمایەکەش کووە هێمایەکەش دوو ڕاستەهێڵی ئەوها دروست دەکەین واتە تەریب یەکتر نابڕێن. لێرانە ڕاستەهێڵی دوو ڕاستەهێڵی ستون یان ئەستونی ئەو دوو ڕاستەهێڵە یەکتر دەبڕن چوار گۆشەی وەستا و پێک دەهێنن ئەوە گۆشەیەک ئەوەش گۆشەیەکی دیکە ئەوەش گۆشەیەکی تر پاشان ئەو گۆشەیە چوار گۆشەی وەستاو واتە 360 گۆشە واتە کە یەکتر دەبڕن ئەو دوو یەکتر بڕینە گۆشەی وەستاو نییە بەڵام ئەو دوو یەکتر بڕینە کە ئەوها بە ئەستونی بوو ئەوە گۆشەی وەستاوە وەکو هێمای کو ئەوە ئەگەر ئەوها بە ڕاست و ڕاستی یەکتریان بڕی ڕاستەهێڵی ستونە لەسەر ڕاستەهێڵی معنە هێمایەکەشی ئەو هێمایە ستون ئەوە هێمایەمان ئەگەر دیت واتە ئەو دوو ڕاستەهێڵە ستونن گۆشەی وەستاو دروست دەکەن گۆشەی وەستاو دروست دەکەن. ئەمن تەنیا خوێندمەوە لێرە ئێستا دەچمە لاپەڕەکەی دیکە بزانم دەتوانین وەڵامی پرسیارەکان بدەینەوە پێکەوە. ساغ بکەوە پەیوەندی نێوان دوو ڕاستەهێڵ چییە؟ بنووسە ئایا یەکتر بڕن یان تەریبن یان ستونن. تەماشای وێنەکەی دەکەین لێرە دوو ڕاستەهێڵە یەکەچیان ئەوهایە ئەوی دیکەشیان ئەوها بە چاو ئەوها پێدەچی کە ستون بن چونکە وا پێدەچی کە ئەوەی ڕاستی بی نابی بە چاو ئەمە بڕیار بدەین بەڵام لێرە دەبوایە ئەو هێمایە بکەین هەتا بزانین ستونن بەڵام هێمایەکە نەکرایە هەر بە چاو وەکو ئەوەی پێدەچی ستون بن کەواتە دوو ڕاستەهێڵی ستونن دەتوانین بڵێن ئەو شەی بنووسین ستون ئەو دوانە ستون. لێرە ئەو وێنەیە ئەو دوو ڕاستەهێڵە یەکتر بڕن تەنیا یەکتر بڕن ئەو گۆشەیە وەستاو نییە لەبەر هەندێک تەنیا یەکتر بڕن. لێرەش ئەو دوانە تەریبن ئەوهایە یەکتر نابڕن تەریبن دەنووسین تەریبن. بێمە لای پرسیاری ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. پەیوەندی نێوان دوو ڕاستەهێڵ چییە؟ یەکتر بڕن تەریبن دیسان هەمان شت. ئەگەر تەمەشای ئەو دوانە بکەین تەنیا یەکتر بڕن ستون نینە چونکە گۆشەی وەستاو دروست ناکەن. ئەو دووە چونکە لێرە هێمایەکەیان نووسیە زۆر باشە ئەوانە ستونن. ڕاستە یەکتر بڕن لە هەمان کاتیش ستونن چونکە ئەوها بە ڕاست و ڕاستی یەکتر دەبڕن. لێرانش ئەوانە هەردووچیان یەکتر بڕن تەنیا یەکتر بڕن. پرسیاری نۆ ئەوانە تەریبن زۆر ئاسانە ببینین ئەوانش هەر تەریبن یەکتر نابڕن ستونیش نینە. لێرەش ستونە چونکە ئەو گۆشە وەستاوەی دروست کردی هێمایەکەشی چارگۆشەیەکی گچکەیە هەتا ئەو هێمایە نەبینین باشتر وایە تەنیا بنووسین یەکتر بڕن. لێرە ڕەنگە تەنیا بمانووسی بە یەکتر بڕن هەرچەندە بە چاو ئەوەی ڕاستیوی زۆر باش نییە تەنیا بە چاو یان بە گۆشە پێو دەبی بزانین یان بەو هێمای دەبی بزانین ئەو دوو هێڵە ستونن. دێمە لای وێنەی بەرامبەر بەکاربینە بۆ شیکاری پرسیاری دا هەتا 16. پرسیاری دا خاڵێک بڵێ. ئەگەر تەماشای ئەو وێنەی کەم تەنیا ناوی خاڵێک بڵێ زۆر خاڵ هەیە لێرە خاڵی خاڵی ب خاڵی ه زۆر خاڵ هەیە کامەیان ناوەکەیان دەنووسی بنووسە هەر کەسە بە هەوەسی خۆی. ئەوجا پرسیاری 11 دوو ڕاستەهێڵ بڵێ. ڕاستەهێڵی بۆ وێنە و ج دەتوانین بنووسین ئەوها و پاشان ج هێمایەکەش
ئەوها بنووسین دوو جەمسەری هەیە بە هەردوو ئاراستە درێژ دەکرێتەوە، یان دەنووسین ب ن ئەویش هەر هەمان شتە. دوومان نووسی، پاشان تیشکێک بڵێ، یەک تیشک، تیشکیش بۆ وێنە تیشکی د ن، ئەوها د ن تیشکە. ئەگەر بمانەوێ بینووسین هێمایەکەی لۆ بنووسین، ئەوها دەنووسین، واتە بەلای ن درێژ دەبیتەوە، نەک بەلای د. ئەو زۆر گرنگە. ئەو جە پاشی هەنجی پرسیاری 12 تەواو بوو. پرسیاری 13 دوو ڕاستە هێڵی تەریب بڵێ. تەریب واتە یەکتر نابڕن، لێرە ئەو دوو ڕاستە هێڵە یەکتر نابڕن، تەریبن، واتە دەنووسین ن و ن و. ئەوها ئەوجا دوو جەمسەریان هەیە، تەریبیشن، ئەوە هێمای تەریب، ئەوجا دەنووسم لێرە ب و ج. دیسان هێمایەکەی لەسەرێ ئەوها دەنووس. ئەو دووە هەردووچی تەریبن، یەکتر نابڕن. ئەوەش تەواو بووین. دەچمە لای دوو ڕاستە هێڵی ئەستون بڵێ. ئەستونی، ستونی، هەندێک جار نووسیتیان ئەستون، ئەوەی ڕاستیبی زۆر باش نییە، هەندێک جار ستون دەبی بە یەک شێوە بنووسرێ. بەداخەوە لەو کتێبەی هیچ ڕەچاوی ئەو نووسینە وشە کوردیانە ناکرێ. ئەستون واتە ئەو هێڵە ئەستونە لەگەڵ ئەو هێڵەی کوزانیم، چونکە ئەو هێمایە لێرە هەیە، واتە ئەوانە ستونن. ئەوجە دەنووسین ڕاستە هێڵی ب و ن، ئەوها ستونە لەگەڵ، ستون کو دەنووسرێ هێمایەکەی ئاوا، ستونە لەگەڵ ڕاستە هێڵی و ج بۆ وێنە. ئەوجە لەسەریشی هێمایەکەی دوو تیری لۆ دەکەم، ئەوها ب ن و ج. ئەوانە ستونن هەردووچیان، چونکە ئەو هێمایەم دیت لە مابەینیان. پاشان پرسیاری 15 دوو ڕاستە هێڵی یەکتر بڕ بڵێ. یەکتر بڕ ئەوە، ئەو ڕاستە هێڵە یەکتر دەبڕی لەگەڵ ئەو ڕاستە هێڵەی، واتە ه ن، ئەوە ه ن لەگەڵ ئەو پیتە و ئەو پیتە یەکتر دەبڕن، تەنیا یەکتر بڕن، ئەستونی نینە، ئەستونی نینە. پرسیاری 16 سێ تیشک بڵێ خاڵی د لە خۆ بگرن. لێرە ئەو تیشکە تیشکی د ن دەنووسین، د و ن. ئەوجا هێمای تیشکەکەش ئەوها تیشکی د ج، دیسان د و ج، دیسان بەلای ج، بەلای دیسان تیشکی د ب، د ب بەلای ب، تیشکی د و ئەگەر بمانەوێ، دیسان د و ئەوها هەمویان ئەوانە تیشکن. بۆ هەر پارچە ڕاستە هێڵێک وێنە بکێشە بە پێی ئەو درێژەی دراوە ب و ج 3 سانتیمەترە. ئەمن ڕەنگە نەتوانم 3 سانتیمەتری دروست بکەم، بەڵام هەر بە چاو هیوادارم خوێندکاریژیر بە خۆت بەڕاستە ئەو هێڵەی بچێشی. لێرە بۆ وێنە ئەمن ئەگەر دەست پێ بکەم لێرە لەو خاڵەی، ئەوجا ڕاستە هێڵێک بکێشم، ئەوە 1 سانتیم، ئەوە 2، ئەوە 3، ئەوجا خاڵەکەی دانێم لێرانە. باشیش دەرنەچوو بە ئەو جارەی. ئەوە ڕاستە هێڵێک، ئەوجا دوو خاڵی لەسەربی لە کۆتایی و لێرانە بە پیتی ب، لێرەش پیتی د، ئەوە 3 سانتیمەترە. باڕای من بە چاوی من ب و ج بوو. ئەها نابی ئەمن لە خۆمەوە بیگۆڕم ببورن، دەبی لێرانە ب و ج ئی دانێم، بنووسم ج.
پاشان پرسیارەکەی دیکە بە 2 سانتیمەتر بێ و تۆزە کورتترە ئەو ڕاستەهێڵە بۆ وێنە لێرە هەتا ئێرە 2 سانتیمەتر 2 خاڵیشی دانێم لەسەری ئەوە 1 ئەوە 2 ئەو ب ئەوە دروستم کرد ئەوە 2 سانتیمەتر ئەوەش 3 سانتیمەتر هەر بە چاو. ئێستا تەواو بووین لێرانە بچمە لای پرسیاری 19 ڕاستەیان هەڵەیە 2 ڕاستەهێڵی ستون هەروەها 2 ڕاستەهێڵی یەکتر بڕن. بەڵێ هەموو ڕاستەهێڵە ستونەکان یەکتر بڕن چونکە ئەوها یەکتر بڕ، بەڵام یەکتر بڕەکان بە پێچەوانە ستون نینە، بەڵام هەموو ستونەکان یەکتر بڕن، بەڵام هەموو یەکتر بڕەکان بۆ وێنە ئەوها 2 یەکتر دەبڕن ستون نییە چونکە ئەو گۆشەیە نەوەد نییە وەستاو نییە. هەڵەکە لەکوێیە داراوای بۆ دەچێت کە هەموو 2 ڕاستەهێڵێکی یەکتر بڕ ستونن، هەڵەی داراشرەوە بکە وێنەی شێوەیەک بکێشە ئەو هەڵە ڕوون بکاتەوە. بێگومان ئەوە هەڵەیە چونکە وەکو گوتمان هەموو هێڵی یەکتر بڕ ستون نینە بۆ وێنە لێرانە ئەمن ئەو هێڵم هەیە یەکتر دەبڕی لەگەڵ ئەو هێڵە ستون نییە چونکە ئەو گۆشانەی کە دروست دەبن یەکیان گچکەیە یەکیان گەورەیە وەکو یەک نینە نەوەد نینە، بەڵام ئەگەر ستون بی دەبی ئەو هابی هەرچەندە بە چاو ئاسان نییە ستون دروست بکەم، بەڵام ئەو گۆش ئەوە زۆر خراپ بوو ئەو گۆشەیە دەبی نەوەد بی ئەوە نەوەد بی نەوەد ئەوانە ستونن کەواتە هەڵەیە هەموو ستونەک یەکتر بڕە وەکو گوتمان، بەڵام هەموو یەکتر بڕەک ستون نییە. بێمە لای پێداچوونەوە پرسیاری 21 45 لەسەر شێوەی لێکدانی ژمارە خۆبەشەکان بنووسە. 45 لەسەر شێوەی لێکدانی ژمارە خۆبەشەکان بنووسە. ئەمن ئەگەر 45م هەبوو دەتوانم دابەشی کەم چونکە 5 خانە یەکانی دەتوانم دابەشی کەم بەسەر 5 45 چەند 5 لە 45 9 هەیە 9 یەکەش دیسان دەتوانم دابەشکەم بەسەر 3 وەڵامەکەش دەبیتە 3 کەواتە 45 یەکسانە بە 5 جاران 3 جاران 3 کەواتە 45 یەکسانە بە 3 جاران 3 جاران 5 هەمویان خۆ بەشن هەمویان خۆ بەشن. ئەوە تەواو بووم لەوێ دێمە لای پرسیاری 22 چ ژمارەك کە دابەشی هەشتی دەکەم 16 دەمێنێتەوە. ئاسانترین ڕێ ئەوەیە ئەو هەشتەی جارانی 16 بکەم. 8 جاران 6 48 هەشتی دەنووسم 48 8 جاران 1 8 لەگەڵ ئەو چارەی ئێرە 8 و 4 دەکا 12 کەواتە ئەگەر 128 دابەشی هەشتی بکەم دەکاتە 16 12 دابەش هەشتی 1 1 جاران 8 8 4 دەمێنێتەوە 48 دابەش 8 دەکا 6. پرسیاری 23 دوو ژمارە لێکدانیان 45 و سەرجەمیان 18 ئەو دوو ژمارەیە کامانن. دوو ژمارەم هەیە گە لێکیان دەم دەکات 45 ئەگەر کۆشیان کەمەوە دەکا 18. باشە ئەمن 45 با لێرە دروستکەم 45 دەکاتە چ دەکاتە 9 جاران 5 دەکات 45 9 جاران 5 دەکات 45 بەڵام 9 و 5 ئەگەر کۆکەمەوە دەکات 14 ناکە 18 کەواتە 9 و 5 هەڵەیە ڕاست نییە. ئەدی 10 جاران ئەدی 8 جاران چەند دەکات 45 ناکاتن کەواتە دەبی بگەڕێم لە ژمارەك کە لێکیان بدەم بکاتە 45 45 هەروە دەکاتە 15 جاران 15
15 جاران سێ، چونکە 3 جاران 5 15 3 جاران یەکسێکیش 4 15 و سێش ئەگەر کۆ بکەمەوە یەکسانە بە 18 کەواتە ئەوە ڕاستە. ئەو دوو ژمارانە 15 و 3 ئەوە هەڵەیە. زۆر ئاسانی ئەو پرسیارە، بەڵام کە زانیم 9 و 5 دەکا 4دا دەبی ژمارەکە لە 9 گەورەتر بی، ئەوی دیش ڕەنگە لە 5 بچووکتر بی. بچمەلای پرسیارەکان. پرسیار 24 ئەوە ئاسانە، 500 490 لێ بڕوە دەمێنێتەوە 10. ئەو پرسیارش 804 دابەش 5 هەر ئاسانە، 8 دابەش 5 1 چەند دەمێنێتەوە لە 8ەکەی 3 لە تەنشت ئەو سفڕی دەبیتە 30 دابەش 5 6 6 جاران 5 30 پاشان 4 دابەش 5 دەکا 0 باش بنووسم 8 دابەش 5 دەکا 1 30 دابەش 5 دەکا 6 4 دابەش 5 0 ئەگەر فاریزەکی دەمێنێتەوەش 4 بەڵام ئەگەر فاریزەی بنووسم 40 دابەش 5 دەکا 8 دەکا 168 لە 10. پرسیاری 26 خانەی ڕەنووسی نۆ لە ژمارە کامەیە؟ ئەمن دەزانم لە هەتا بزانم خانەکان کامەنە لە دەستی ڕاست دەست پێ دەکەم، خانەی یەکان، خانەی دەیان، خانەی سەدان، خانەی 1,000، خانەی 10,000 سفرەکە و خانەی 100,000نیش نۆیەکە خانەی 100,000 نۆیەکە خانەی 100,000 بە شێوەیەکی ئاسان دەتوانین بزانین. بە دابڕینەکانیش ئەوە دابڕینی یەکانە، ئەوەش دابڕێنی هەزارانە، 902,807 بێگومان 3 ملیۆن و ئەوەش خانەی ملیۆنەکانە لە خینەوەی دەوی 3,902,807 بەڵام خینەوەی لێمان دەویستن تەنیا ڕەنووسین و چ خانەیەکی هەیە بەرەبەرە یەکان دوایە دەیان سەدان و هەزاران و 10,000 و 100,000 و 1 ملیۆنان کەواتە ئەوە ڕاستە. لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیەش، هیوادارم سوودی هەبی. ئەگەر هەڵک شتێک لە کاتی شیکارکردنم وەکو گوتم هەموو جارێش دووبارەی دەکەمەوە کە هیچ ئاسان نییە لە هەمان کات قسەکردن و بیرکردنەوە و نووسین و هەڵدانەوەی لاپەڕەکان و پرۆگرامەکان، بەڵام هەر ڕەنگە هەموو جارێ هەڵک هەبی ژمارەك ببینم بە هەڵە بیخینمەوە یان بە هەڵە بینووسم. هیوادارم چاوپۆشی بکەن و هەڵەکانیشم ڕاستکەنەوە و هەتاوانەی داهاتوو هەر بژین.